ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە میانی پێشوازیکردنی لە دکتۆر نیکۆلاس وێسکۆت بەڕێوەبەری گشتی لە کاروباری دەرەوە یەکێتی ئەوروپا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا و شاندی یاوەری کە بە مەبەستی بینین و هەڵسەنگاندنی بارودۆخەکە هاتبوون ڕایگەیاند پێداگیری و بەردەوامیدان بە هەڵەمێژیەکان لە بەرژەوەندی و سەقامگیری ناوچەکەدا نییە، پێویستە وەک بەشێک لە چارەسەر لە بەرنامە و بژاردەی گەلی کوردستان بڕوانرێ. لەو دیدارەدا کە دلاوەر خالید ئاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا ئامادەی بوو تیشی خرایە سەر پەرەسەندنەکانی مەیدانی جەنگ دژ بە تیرۆریستانی داعش و هاوکاریە سەربازی مرۆیەکانی یەکێتی ئەوروپا بۆ هەرێمی کوردستان و ئایندەی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا. پەیوەست بەم بابەتە مەسرور بارزانی بارودۆخی مەیدانی جەنگەکەی شی کردەوە و ڕایگەیاند وێڕای سەرکەوتنەکان و ئازادکردنی خاکێکی زۆر لە دەست داعش، بەڵام هێشتاش مەترسیەکانی ئەم ڕەخراوە لەسەر ئاسایشی ناوچەکە و گیان ماون کە پێشتر لە وتارێکمدا لە پەرلەمانی ئەوروپا ئاماژەم پێدا. هەروەها داوای کرد کە پێویستە یەکێتی ئەوروپا هاوکاری زیاتری پێشمەرگە بکات بۆ بەدەستهێنانی سەرکەوتنی سەربازی خێرا و ڕایگەیاند هەرێمی کوردستان لە باری سەربازی و ئابووری یارمەتی مرۆییشەوە پێویستی بە هاوکاری ئەوروپا هەیە، بە تایبەتی بەهۆی ئەو ژمارە زۆرەی ئاوارە و پەنابەران کە بارگرانێکی گەورەی دروست کردووە. هەر لەو دیدارەدا بە تێر و تەسەلی گفتوگۆ و بیڕواگۆڕینەوە لەسەر پەیوەندی ئایندەی نێوان هەولێر و بەغدا کرا. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پوختەیەکی لەبارەی کێشەکۆن و نوێیەکانی عێراق بۆ شاندی یەکێتی ئەوروپا باس کرد و دووپاتی لە بژاردە و هەڵوێستی گەلی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکان کردەوە کە پێویستە بە ئاشتیانە درێژە بە گفتوگۆ بدەن بۆ ئەوەی وەک دوو دراوسێ بن و گوتی کورد لە چوارچەوەی عێراقدا هەموو ڕێگەیەکی تاقی کردوتەوە، بەڵام بەهۆی نەگۆڕینی عەقڵیەت و بڕوانەبوونی بەغدا بە هاوبەشی ڕاستەقینە سەرکەوتنیان بەدەست نەهێناوە. بۆیە بۆ ڕێگەگرتن لە دووبارەبوونەوەی کارەساتەکان کورد مافی خۆیەتی بە دوای بژاردەی دیکەدا بگەڕێ کە بەرژەوەندەکانی دابین دەکات و سەقامگیریش بۆ ناوچەکە دەهێنێ. هیواشی خواست یەکێتی ئەوروپا وەک بەشێک لە چارەسەر لە بژاردە و هەڵوێستی هەرێمی کوردستان بڕوانێ. هەروەها ئەوەشی خستە ڕوو کە چۆن متمانە بە عەقڵەتێک دەکرێت کە پێشکەوتنی هەرێمی کوردستان بە هەڕەشە بۆ سەر ئەمنی قەومی خۆی بزانێ لە کاتێکدا بە گوێرەی دەستور بەشێکە لەو وڵاتە.